بۆ ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو خۆزیاران و پێشکەشکارانی خوێندنی باڵا دکتۆرا و ماستەر لە زانکۆی سۆران لە تاقیکردنەوەی توانەستی زانستی نمرەی پێویستمان بەدەست نەهێناوە لەبەر ڕۆشنایی هەمواری ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ژمارە 6625 لە بەرواری 12/8/2020 کە لە تەواوی خاڵی ڕێنماییەکان دەڵێت کورسیە بەتاڵەکان پڕ بکرێنەوە. هەروەها لە خاڵی چواری تایبەت بە کەسوکاری پلەیەکی شەهیدان و ئەنفالکراوان ئاماژە پێکراوە ئەگەر پێشکەشکار لە تاقیکردنەوەی دەرنەچوو بێ بەڵام نمرەی 7.5 کاتە 7.5 بەرەو سەرەوەی هێناوە دەتوانێت دووبارە تاقیکردنەوەی بە شێوەی زارەکی لە سەردە نمرە ئەنجام بدەن. بۆیە داواکارین لە بەڕێستان کە پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بین بە دووبارە ئەنجامدانەوەی تاقیکردنەوەی زارەکی وەکو هەموو زانکۆکانی تری هەرێمی کوردستان. ئێمەش کۆمەڵی فێرخوازین تێنووی زانستین بەشێکیشمان کچ و کوڕی سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوانین. بۆیە داواکارین داواکاریەکانمان جێبەجێ بکەن.